بسم الله الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه ومن دعا بدعوته وسار بسيرته وسن بسنته إلى يوم لقاء رب العالمين. سلام ورحمة خواهي پروردگار مسدا برشي هیوادارم ساغ و سلامت و تندرست و لشساغ بن. ناوم بەشدار ئیبراهیم ناسراوم بە مەلا بەشدار. سوپاس بۆ خی پەروەردگار لە چەند ڕۆژی ڕابردوودا خی پەروەردگار کە هیچی چاکەی ئێمە نیە هەمووی فەزلی خی پەروەردگارە یارمەتی داین کە بە مەماوە و بە مودەیەکی کەم لە ماوەی 17 ڕۆژدا سوپاس بۆ خی پەروەردگار کە بتوانین قورآنی پیرۆز لەبەر بکەین. ئەوە هەتا ئێرە بەلای ئێمەوە سەیر نییە لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئێمە سوپاس بۆ خی پەروەردگار لە سەرەتایی بووین کە قورآنمان ختم کردووە لە فەزلی خوا زۆر جار بەیان کە بەخەبەردا هاتین بە دەنگی قورآن خوێندنی بابمان بەخەبەر هاتوین لە ناوەندی بووین کە مەراحلی تەجویدمان بڕیوە بە نەزاری و بە عەمەلی و قیرائەتی حافظ عاصممان لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا سلێماندا وەرگرتووە. ئەوە بەلای ئێمەوە سەیر نییە، ئەو بەلای ئێمەوە سەیرە خەڵک ئەو شتەی پێسەیرە. ئەوە شتێکی کەم بیردێنێتەوە. یەکێک لە وێنە کێشە بەناو بانگەکان ئافرەتێک دێ بۆ لای و ئافرەتێکی سەرمایه‌دارە پێی دەڵێ وێنەیەکی جوان و نایە بوو دەگمەنم کێشێ. ئەویش هەر بە ماوەیەکی کەم وێنەیەکی زۆر جوان و نایە بوو دەگمەنی بۆ دەکێشێت و دەیداتەوە دەستی. پێی دەڵێت چەند دەکات دیارە داوای مەبلەغە پارەیەکی لێ دەکات. ئێش دەڵێ کاکە بە چەند دەقەیەکی کەم چۆن ئەوەندە پارەیەکی زۆر؟ لە وەڵامدا وێنە کێشەکە وەڵامێکی زۆر جوان و مەنتیقی دەداتەوە. پێی دەڵێت خاتوێنی بەڕێز ئەوە پاداشتی سێدەقە نییە. من 30 ساڵە هەوڵ دەدەم بۆ ئەوەی کە بە 3 دقە وێنێکی ئاوە جوان و نایە بکێشم. قسەیەکی زۆر جوانە. سوپاس بۆ خی پەروەردگار. ئێمەش هەر لە منداڵیەوە لەگەڵ قورئاندا بووین لە فەزلی خواوە ڕۆژمان بەسەردا تێنەپەڕیوە کە لەگەڵ قورئاندا نەبووبین، ڕۆژمان بەسەردا تێنەپەڕیوە کە لە دەرس و لە دروسی قورئاندا نەبووبین. ئینجا ئەوەی کە خی پەروەردگار نیعمەتی بە من بەخشیوە مەسائیلی لەبەرکردون و لایەنی حیفزە. زۆر جار برادرانی زانکۆش ئەوانەی کە لەگەڵم بوون دیارە بەندە خەریجی عەرەبیم 2 ساڵی شەوتار بێژم سوپاس بۆ خی پەروەردگار کەم دقە هەبووە ئەمن ببینن کە سعی بکەم. یعنی مەگەر امتحانەکانی فاینەڵ چەند دقەیەکی کەم سعیم کردوێ لە فەزلی خی پەروەردگار هەر 4 ساڵەکەش ئەوە جەماعەت شاهیدن لە فەزلی خی پەروەردگار لە ڕیزی ئەوائیلەکاندا بووم. 1-2 ئەوەی کە دەمێنێتەوە بۆ ئەو برایانە دیارە مەجموعە برایەکی زۆر ڕخنیان هەبوو، مەجموعە برایەکی زۆر دەستخۆشیان کردووە. من زۆر سپاسی هەموو کەسانە دەکەم کە دەستخۆشیان کردووە، سپاسی ئەو کەسانش دەکەم کە ڕخنیان لێگرتوم و سیقیان بەشتەکە نەکردووە. بۆ ئەوە وام لێ دەکەن کە زیاتر بەردەوام بم، وام لێ دەکەن کە سوورتر بم لەسەر ئەو شتانەی کە دەمەوێت لە داهاتوودا. 1-2 قورئان بۆ خۆی شتێکی قورس نییە ئەزیزەکانی خۆم. یعنی لە فەزلی خی پەروەردگار ئەمە الحەمدولله جار ساڵ هەبووە ئیعتیکافمان کردووە لە ڕەمەزاناندا لە فەزلی خوایە بووە مانکەوە لەوانەیە توانیمان دەختم بکەین کە دیارەوە فەزلی خی پەروەردگارە. قورئان بۆ خۆی خوا سبحانه وتعالى فەرمێتی وەلەقەد یەسەرنا القورئان، قورئانمان ئاسان کردووە. والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا، خوا بۆ خۆی ڕێگاکانی پێشان دەدا. اینجا وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى. ئینسان هیچ شتێک ناتەدەستی تەنیا ئەوە کە هەوڵ و ماندووبوونی خۆی نەبێ. الحەمدولله بە 17 ڕۆژ، بەڵام 17 ڕۆژی چۆن پێش ئەوەی کە دەست پێ بکەین الحەمدولله نزیکی 4 بۆ 5 جوزئمان لەبەر بۆ 1-2 لەو 17 ڕۆژەدا سانیەمان جەب نەداوە، سانیەمان قان نەداوە، هیچ سانیەکمان بەفیڕۆ نەداوە. ئێستا ئەوەی کە حیسابی دەکەم نزیک لەوانەیە تا 12 هێندێک جار لە 12 ساعتی لە شەو ڕۆژێکدا تێپەڕی بێت. جار هەبووە 2 شەو بووەم هەر خەریکی لەبەرکردن بووم، نووسمەتەوە دوای نوێژی بەیانی خەریکی لەبەرکردن بووم، دوای کە هەستاومەتەوە لە خەریکی لەبەرکردن بووم. سوپاس بۆ خی پەروەردگار و داواکارم لە هەموو ئەو کەسانی کە بەنیازن دەست دەنە حیفزی قورئان دڵنیا بن یەکەمین شت نیەتیان خاڵزکەن بۆ خوا بێت، چونکە وەڵاهی هەر شتێک بۆ خوا نەبێ خی پەروەردگار لەسەرمان عەیبدار دەکات، وەڵاهی عەیبدار دەبینەوە لەسەری. یەکەمین نیەتمان بۆ خوا بێ. دووەمین شت بە هەموو هەوڵ و جوهد و ماندووبوونەوە هەموو ئەو وەسایلانە بگرینە بەر دڵنیا بن خی پەروەردگار یارمەتیتان دەدات. ئەوانەی کە زۆر تۆڕ کۆمەڵایەتی شتەکانیش بەکاردێن، ئەوانەی کە زۆر خەریکی مۆبایلەکانن، دڵنیاتان دەکەمەوە ئەوەندەی خەریکی مۆبایلەکانتانن ئەوەندە خەریکی حیفزی قورئان بن. لە چەند ساڵی داهاتوودا کوردستانمان دەبێتە حافظ القورئانستان بە ئیزنی خی پەروەردگار. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.